إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. قال الله تعالى في كتابه العزيز: ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. لا بقورة زانيني خواي قورة وبرز راقرتني خواي قورة أويا دروش مكانشي ببرز رابجيريتو بقورة تماشا بكريت. دروش مكاني دين بريتيا لوي هرچی شتێکەوە خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فەرمانیان پێ کرد بێت و ڕێگریان لێ کرد بێت، ئەوانە دروشمن و ئەبێ بەبەرز ڕابگیرن. جا بۆیە پێویستە لەسەر هەموو موسڵمانێک ئەو دروشمانە ئەوەی کەوا فەرمانی پێکراوە بەبەرز ڕابگیرێت و بە گەورە تەماشا بکرێت. ئەگەر تەماشای فریشتەکان بکەین سەلامی خوایان لێ بێت، چۆن خوای گەوریان بەبەرز ڕاگرتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەصفی جبریلە سەلامی خوای لێ بێت کە دوو جار بینوێتی بە حەقیقەتی خۆی ئەفەرمێ 700 باڵی هەبووە. لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوڕەوی پێکرا فەرمووی: مررت ليلة أسري بي بالملأ الأعلى وجبريل كالحلس البالي من خشية الله. ئەو شەوەی شەوڕەویم پێکرا دام بەلای فریشتە بەڕێزەکانە و جبریلم بینی سەلامی خوای لێ بێ، وەکو پۆشاکێک چۆن پۆشاکێک هەڵەواسی دەیت بە بان تەنافیەکە، ئاو هابوو جبریل سەلامی خوای لێ بێ لە ترسی خوای گەورە، لە بەبەرز ڕاگرتنی خوای گەورە. و پێغەمبەرانی سەلامی خوای لێ بێت هەروە بوونە، خوای تەبارەک وتەعالان بەبەرز ڕاگرتووە. و بەرز ڕاگرتنی دروشمەکانی دینیش ئەوەی کەوا پەیوەندی بە کاتەوە هەبێت، ئەوەی پەیوەندی بە شوێنەوە هەبێت، ئەوەیشی پەیوەندی بە عیبادەتەکانەوە هەبێت، پێویستە لەسەر هەموو موسڵمانێک بە گەورە تەماشای بکات. ئەو دروشمانەی پەیوەندیان بە کاتەوە هەیە، وەکو مانگی ڕەمەزان، وەکو دەڕۆژی سەرەتای مانگی حاجیان، ئەمانە پەیوەندی بە کاتەوە هەیە. وەکو ئەو 4 مانگەی کەوا لە 12 مانگە خوای تەبارەک وتەعالە ئەو 4 مانگەی تایبەتمەند کردووە کە مانگی محەڕەم و ڕەجەب، ذوالقەعدە و ذوالحیجە. ئەم 4 مانگە نابێ موسڵمان بە هیچ شێوێ تاوانی تێ ئەنجام بدات، چونکە تاوانکردن خراپەکاری لە هەموو مانگ و لە هەموو کات و ساتێکە هەر تاوانە، بەڵام لەو 4 مانگە عقوبەکەی زیاترە لە لای خوای گەورە. و کات و ساتێکی تریش ڕۆژی جومعە، وەکو ئەم ڕۆژەی کەوا خۆمان تیاین، کە جێگەی ئەوەیە موسڵمان بە گەورە و بە بەرز تەماشای بکات، ڕێزی لێ بگرێت، خراپەکاری تیا نەکات، هەوڵ بدات ئەو ڕۆژە لە عیبادەتی خوای گەورەیە سەرف بکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی ئەم ڕۆژە فەرموویەتی: خەیر یوم طلعت عليه الشمس یوم الجمعة. باشترین و ڕێزدارترین ڕۆژێک کەوا خوای گەورە خۆری تێ هەڵاتە بێت تایە ئەو ڕۆژی جومعەیە. جا بۆیە جێگەی ئەوە نییە کەوا ڕێزی لێ بگرین و عیبادەتی باشی تێ ئەنجام بدەین، خۆمانی بۆ ئامادە بکەین و لە کات و ساتی خۆیان بین بۆ ڕۆژی جومعە و گوێ لە وتارەکە بگرین، ئیسفادەیەکی تیا بکەین، یان ئەوە تا ئیهمالی بکەیت و وازی لێ بێنیت. ئایا ئەوە بە گەورە تەماشاکردنی دروشمەکانی خوای گەورەیە؟ و یەکێتر لەو دروشمانەی خوای گەورە کەوا پەیوەندی بە شوێنەوە هەیە، وەکو مزگەوتەکان کەوا مزگەوتەکان خوای گەورە ڕێز و تایبەتمەندی خۆی بۆ داناوە، وەکو خوای گەورە ئەفەرمێت:
في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه ماڵانێک هەن واتە مزگەوت کەوا خوای گەورە ڕێگەی داوە عیبادەت و زیکری خوای گەورەی تیا بکرێت بە بەرز ڕابگیرێت بە گەورە تەماشا بکرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت أحب البلاد إلى الله مساجدها خۆشەویستترین شوێن لە لای خوای گەورە مزگەوتەکانە ئەو مزگەوتانەی کەوا مسلمانانێکی زۆر لەم ڕۆژگارەیە وێڵیان کردووە و وازیان لێهێناوە لەبریەوەی بچێ نوێژەکەی بە جەماعەت ئەنجام بدات خەریکی مۆبایلەکەی دەستێتی یان خەریکی گاڵتە و سوحبەتە یان خەریکی یاریکردن و ڕابواردنی خۆیەتی ئایا ئەوە بە بەرزڕاگرتنی دروشمەکانی خوای گەورەیە و دروشمەکانی خوای گەورە کەوا پەیوەندی بە شوێنەوە بێت وەکو مەکە و مەدینە کەوا عیبادەتی تێ ئەنجامەدرێت ئەگەر کاتی حەجکردن بێت کاتی عومڕەکردن بێت بینی سەفا و مەڕوا ئەمانە هەمووی دروشمی خوای گەورەن و بێ بە بەرز ڕابگیرێن و ئەو عیبادەتانەیشی کەوا هەر عیبادەتێک بێت هەمووی دروشمی خوای گەورەیە. ئیتر ئەگەر حەجکردن بێت ئەگەر نوێژ بێ ئەگەر ڕۆژوو بێ زەکات بێ هەر عیبادەتێکی تر هەر هەمووی دروشمی خوای گەورەیە بێ مسلمان بە بەرز ڕای بگرێت بە گەورە تەماشای بکات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ ڕێزی لێ بگرین کەلامەکەی خوای گەورە قورئانی پیرۆز ئەبێ بە گەورە تەماشای بگرین ئەبێ ڕێزی لێ بگرین. تەنانەت ئەهلی عیلمە فەرموون ئەگەر قورئانی پیرۆز مصحف جارێ مسلمانە بینی بە پەنجەکە هەڵێ دەیتەوە ئەفەرموون ئەگەر تف بدا لە پەنجەی و قورئانەکەی پێ هەڵبداتەوە ئەوە لە ئەو پەڕی بێئەدەبیە حاشا من حضور بەرامبەر بە کەلامەکەی خوای گەورە ئەبێ قورئان بە گەورە تەماشا بکرێت نابێ بەو شێوازە لاپەڕەکانی هەڵبدەیتەوە نابێ لە لای پێتەوە دای بنیت بەڵکو قورئان بە گەورە تەماشا بگەیت و لە شوێنێکی بەرز و پیرۆز ڕای بگریت نەک بکەیتە بەر پێت و یان لەو ناوە بەجێ بهێڵیت ئەمانە هەمووی دروشمی خوای گەورەن ئەبێ بە گەورە تەماشا بگرێت و ڕێزی لێ بگیرێت خوای گەورە وامانێ بکە کەوا دروشمەکانی بە بەرز ڕابگرین. وأقول قولي هذا وأستغفر الله لي ولكم فاستغفروه إنه هو الغفور الرحيم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين والندامة إلا على الظالمين. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. ولا دروشمەکانی خوای گەورە کە بە بەرز ڕابگیرێت سنوورەکانێتی ئەو سنوورانەی دایناوە هەرچی سنوورێک بێت هەرچی حدودێک بێ خوای گەورە بۆتی داناوە ئەبێ بیپارێزیتون ئەو سنوورانە نەبەزێنیت. خوای گەورە فەرمیەتی ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه هەر کەسێک ئەو سنوورانەی خوای گەورە ئەو حدودانەی خوای گەورە بپارێزێت ئەوە خێر و باشەیەکە بۆ خۆی هیچ سوودێک بەخوای گەورە ناگەێنیت لە بەرزڕاگرتنی سنوورەکانی خوای گەورە هیچ سوودێک بەخوای گەورە ناگات بەڵکو هەموو سوودەکەی بۆ خۆتە ئەو سوودانە ئەبینیتەوە لە لای پەروەردگارت جا هەر عیبادەتێک بێ لەو عیبادەتانە هەر فەرمانێک بێ لەو فەرمانانێکەوە خوای گەورە پێمانی کردووە هەرچی شتێک بێکەوە پەیوەندی بە ئافرەتانەوە هەبێت لە پۆشاکی شەرعی ئەوەی کەوا پەیوەندی هەیە بە پیاوانەوە لە ڕیژ نابێ ئەمانە گاڵتە و سوکاتی پێ بکرێت بۆیە سوکاتیکردنیش بەوانە کوفرە دەرچوونە لە دایرەی ئیسلام هەر کەسێک ئەوانە بکات سوکاتی بە پۆشاکی ئافرەتان بکات سوکاتی بە ڕیژ بکات سوکاتی بە سیواک بکات یان هەرچی شتێکی تر کەوا سنەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم سوکاتی پێکردنی کوفرە و لە دایرەی ئیسلام دەرەچێت ئەو کەسە ئیترا هەر کەسێک بێت نەوەکو هەڵەیەک لە کەسانێک ببینیت بتەوێ ئیستهزا بەوان بکەیت ئیستهزاکردنەکەت بە دینەکە بێت ئەو کاتە خۆت تێچوویتە وەکو زانایان فەرموویانە من استهزأ بشيء من دين الرسول صلى الله عليه وسلم هەر کەسێک گاڵتە بە شتێک بکات لە دینەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم أو ثوابه أو عقابه كفر ئەگەر گاڵتە بە ئەجر و پاداش بکەیت شتانێک لە دینە ئەجر و پاداشی گەورەی تیا هەیە تۆ بچی گاڵتە و سوکاتی پێ بکەیت شتانێکی هەر کەسێک ئەنجامی بدات عقوبە و سزای لەسەر ئەگەر لە دنیا بێت یان لە قیامەت یان لە ناو قەبرا بێت تۆ بچی سوکاتی پێ بکەیت ئەوە کوفرت کردووە لە دایرەی ئیسلام دەرچوویتە دەرەوە جا بۆیە کەسانێکەن ئەبنە قودوەیەک پێشەنگێک بەڵام بۆچی بۆەوەی خەڵکی بەرن بۆ ئاگری دۆزەخ ئەچن سوکایەتی و گاڵتاکەن بە ئابای ئافرەتان بە پۆشاکی ئافرەتان ئەوە پێویستە لەسەر دەسەڵاتدار لەسەر حکوومەت
لێپێچینۆش لەگەڵەوانەیە بکات عقوبە و سزایان بدات ئێمە ئەوە نەمان لەسەرە وەکو موسڵمانێک پێمان ناخۆشە پێی ڕازی نین دڵمان تەنگە بۆ شتانە بەڵام پێویستە لەسەرەوان کەوا لێپرسینەوەیان لەگەڵا بکات عقوبە و سزای ئەو کەسانە بدات خوا گەورە دەربارەی ئەو کەسانەی کەوا ئەبنە پێشەنگێک قودوەیەک بۆ خراپەکاری فەرموویەتی وەجعلناهم ئەئیمەة یەدعون إلى النار کەسانێکن کەوا بنە پێشەنگێک بەڵام بۆچی بۆ ناو ئاگری دۆزەخ ويوم القيامة لا ينصرون ولا رجي قيامتي هیچ کەسێک نییە سەریان بخات بەڵکو بۆ ناو ئاگری دۆزەخەچن و بە ئەبەدی تیایامێننەوە کەسانە خوا گەورە هەموو لایەکمان بپارێزێت بەڵام ئەوان ئەوەیان کرد بەرامبەر بە دینەکەمان بەرامبەر بە ئابای ئافرەتان و پۆشاکی ئافرەتان سوکایەتیان پێکرد ئێمە ئەوە نەمان لەسەرە پێمان ناخۆشە بەڵام ئافرەتانی خۆمان خێزانەکانمان کچەکانمان خوشکانمان دایکانمان کێ هەیە کەوا دەستیانی گربێ بڵێ ئەڵا ئەم پۆشاکە ناشەریانە لەبەر بکەن کێ هەیە پێیانی وتبێ خۆتان سفور بکەن و خۆتان ڕوود بکەنەوە بۆ دەرەوە ئایا جێگەی ئەوە نییە کەوا خۆمان بە خۆمانە بچینەوە ئێمە دڵمان تەنگە بەرامبەر بەوەی کە سوکایەتی بکرێ بە ئابا پێمان ناخۆشە ئەبێت چەنەهای تیابی ئیساژیان لەم مزگەوتەیە کەوا قسەی ناشرینیشی بەوانە کردبێت لە سۆشیال میدیاکان کەوا بینیت بە چەنەها کۆمنتیان بۆ کرێت لەوانەیە خێزانەکەی خۆمان سفور بێت کچەکانی خۆمان سفور بێت جێگەی ئەوە نییە بە خۆمانە بچینەوە نەسیحەتی خێری ماڵ و مناڵی خۆمان بکەین بڵێن خۆتان پۆشتە بکەن خۆ ئێمە ئەومان بەدەست نییە کەواوان ئاهواکەن بەڵام ماڵ و مناڵی خۆمان لەژێر دەسەڵاتی خۆمانان معقول نییە بڵێ وەڵا بەدەست من نییە ناتوانم بیگۆڕم ئەیتر ژیانت بۆ چییە نەتوانی کۆنتڕۆڵی ماڵ و مناڵی خۆت بکەی پۆشاکی شەرعی لەبەر بکەن ئەمە دەرسێکە بۆ خۆمان بە خۆمان بچینەوە ئەوان گاڵتاکەن بە پۆشاک دەبا ماڵ و مناڵی خۆمان لەبەری بکەن و قەدری بگرین دروشمی خوای گەورەیە ئەجر و پاداشتیشی بۆ خۆمانە هیچ سوودێک بە خوای گەورە ناگەێنین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات